لابردنی سوپای پاسداران لە لیستی تیرۆر لەلایەن ئەمریکاوە ئەستەنگی سەرەکیە لە بەردەم گەیشتن بە ئەنجام لە دانوستانەکانی ڤیەنا سەبارەت بە ڕێکەوتنی ئەتۆمی. لە ئێستاشدا بڕیاری کۆتایی لەو بارەیەوە لای جۆ بایدن سەرۆکی ئەمریکایە و ئەویش خۆی یەکلایی نەکردوێتەوە. نزیکەی ساڵێکە دانوستانەکان لە ڤیەنا سەبارەت بە ڕێکەوتنی ئەتۆمی ئێران لە نێوان وڵاتانی خۆراوتاران بەڕێوە دەچن، بەڵام بەهۆی شکستی نێوەندگیری ئەوروپا لە گەیشتن بە ڕێکەوتنێک سەبارەت بە سوپای پاسداران ئەنجامی دانوستانەکان بە چەقبەستووی ماوەتەوە. ڕۆژنامەی واشنگتن پۆست لە زاری گەورە لێپرسراوانی ئەمریکا ڕایگەیاندووە دانوستانەکان و سەردانەکانی لێپرسراوان لە واشنگتنەوە بۆ تاران و بە پێچەوانەشەوە هیچ ڕێکەوتن و سازشێکی لێ نەکەوتوەتەوە کا لەلایەن هەردوو وڵاتەوە قبوڵ کراو بێت. ئەوەش خراوەتە ڕوو ئەگەری نەرمبوونی ئەمریکا بەرامبەر هەڵگرتنی ناوی سوپای پاسداران لە لیستی تیرۆر بۆ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بەجێ هێڵدراوە، بەڵام هێشتا هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی نەداوە. دوودڵی بایدنیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کاو هەنگاوە لە ڕووی سیاسیەوە زۆر قورسە و لە کۆنگرێسیش دژایەتیەکی زۆر دەکرێت. لەلایەکی دیکەوە ژمارەیەک لە لێپرسراوانی ئەوروپا نیگەرانن لەو دۆسیە و ترسیان هەیە لەوەی هەوڵ و کۆشی ساڵێکیان لە دانوستانەکانی ڤیەنا بەفیڕۆ بچێت و دانوستانەکان زیاتر درێژ بکرێنەوە. دوای ساڵێک لە بەڕێوەچوونی چەندین خولی دانوستان لە ڤیەنا، ئێستا ئێران مرجی لابردنی سوپای پاسدارانی لە لیستی تیرۆر هەیە. لە دوای هەڵبژاردنی ئیبراهیم ڕەئیسی بە سەرۆکی ئێرانیش هەژموونی سیاسی سوپای پاسداران زیادی کردووە، بەتایبەت کە حکوومەتەکەی ڕەئیسی دەیان فەرماندەی پاسدارانی لەخۆگرتووە. سوپای پاسدارانی ئێران کاروبارە ئابووریەکان و هێزە چەکدار و هەواڵگریەکان لە وڵاتەکەدا بەڕێوە دەبات، پشتیوانی چەندین میلیشیاش دەکات لە دەرەوەی ئێران وەک سووریا و لوبنان و عێراق و یەمەن.